هەر سەبارەت بە ڕەوشی عێراق بابزانین هەڵوێستی کورد ئەبێت چۆن بێت، چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڕەوشە بکات کە لە عێراقا هەیە، چونکە هەر ڕووداوێک لەوێ ڕوودات ئەکید کاریگەریش لەسەر هەرێمی کوردستانە بێت و ئەبێ کورد چۆن مامەڵی لەگەڵ بکات. لەسەر ئەم بابەتە من میوانێکم لەگەڵ دەبێت. بەڕێز ئەیاد حاجی نامێق ئەمینداری پێشووی پەرلەمانی عێراق لە سۆدیۆ لەگەڵمان دەبێت. کاگە یاد بەخێر بێ. هەر ڕووداوێک لە عێراق ڕووبدا ئەکید کاریگەری لەسەر هەرێمی کوردستان شەبێ لە ڕووی سیاسیەوە. کورد ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخی ئێستا عێراقا بکات. بڵێ خۆی لە خۆی دەتوان ئەو کێشە سیاسی کە لە ناو عێراقدا هەیە ئێمە بمانوێ نەمانوێ بە هەموو شێوەیەک تەئسیر دەکا و ینی ڕنگدانەوەی هەیە لەسەر هەرێمی کوردستانیش. ینی ئێستاکە مەسەلە ئەو بارودۆخی ئێستاکەی کە وای کردووە پەرلەمانی عێراقی تعتیل ببێ، هەروەها ئەو سوسی معتلەی کە لە ناو پەرلەمانە کە بەکار هات بۆ ئەوەی زۆرینەی ئەو قائیمانەی کە توانیتیان دەنگەکانی بە هەڵبژاردننی دو هەڵبژاردننی عێراق بهێنن لە تاری سەدری و لە برایانی سونە و هەروە پارتی دموکراتی کوردستان کە سێ باڵی ئەو زۆرینەیە بوون کە لەبەر ئەوەی کە سوسی معتل بەکار هات 220 ئەندام کە نەیانتوانی لە جەرسەکە ئامادە بن بوو بەهۆی ئەوەی کە تاری سەدری پاشەینەکە بکشێتەوە لە پەرلەمانی عێراقی. بەڕاستی ئێمە دەبێت چەند سەیری ئەو شتە دەکەین، ئێمە دەبێت هەڵوێستی خۆمان لێرە لە ناو کوردستان. ئێمە یەک مەجموعە شتێکمان بەدەستەوەیە، یەک هەر لە سەردەمی تشرینیەکانیشەوە ئەوان تەکیدیان لەسەر ئەوە دەکرد کە دەبێت دەستوری عێراقی بگۆڕدرێ. گۆڕینی دەستوری عێراقی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ زەرەر بە کێشەی کوردستان و کوردستانیان دێنیتن، چونکە سەرڕای ئەوەی کە ملاحەزاتیشمان هەیە لەسەر ئەو دەست بۆ ئەو مادانە نەبن کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە، چ زەرێکی بۆ کوردستان هەیە؟ ئەگەر خۆ دەست نەبن خۆ ماوادی تریشێ لە ناو دەستوری عێراقیدا ئەوانەی تایبەتە بە مەسەلەی حقوق و حڕیات کە دەڵێن ناکرێ ئەوە ئیلا بە ڕۆیشتنیان بە تەواوبوونی ماوەیەک بەسەر ئەو دەستورە ئەو کاتی دەکرێتن ئەو مادانە دەستکاری تێدا بکرێت. بەڵام ئێمە کێشەیەکی زۆرمان لە ناو ئەو دەستورە هەیە. یەک لەوانە تا ئێستاکە مادەی 140 جێبەجێ نەکراوە و ئەو بەشە کوردستانیە ئەو شوێنانەی کوردستان کە کێشەیان لەسرە کە تەنازعی لەسرە تا ئێستاکە یەکلا نەبووێتەوە لە سەردەمی عەبادیە بە شاڕ و بە زەختی عەسکەری کە ئەوەش مخالیفی دەستور بوو کە نابێت جەیش وقواتی عسکری لە دژی خەڵکو و لە دژی ناوخۆ بەکار بێ، ینی ئەوانیان هەموو لە دژی دەستور بەکارهێنا. ینی هیچ ئەوەیەکی با بڵێن فلتەرێکی دەستوری نەیتوانی ئەو هەنگاوانە ڕابگرێتن کە لەو خاتێک کە تا ئێستاکەش ئەو مۆزوعانە هەر بە هەڵپێچەوەمایتەوە. ئەو دابشبوونەی یەکێتی و پارتی بەڵێ بەسەر چوارچەوەی هەماهەنگی و سەدەڕیەوە باش بوو؟ نەخێر من پێم وایە کورد هەتا ئێستاکە ینی نەگەیشتوتە ئەو ڕادەیەی کە بتوانی بە کەیفی خۆی قەوائمی کوردستانی بە کەیف خۆیان بە ویستی خۆیان یاخود بە جۆرەی پرۆگرامی بەرامبەر یان هەر قائیمەیەکی تر دابەش بن بەسەر قائیمە سیاسیەکانی ناو پەرلەمانی عێراقی. چونکە ئێمە دەبێت ئەوە لەبیر نەکەین. ئێمە لە ڕۆژی دروستبوونی دەوڵەتی عێراقی هەتا ئەو ڕۆکە بە حکووماتی دیکتاتۆری حکومڕانیەتی دۆسیەی کوردستانیان کردووە. ئێستاکە حکومڕانیەتی بە ئەکسەریەت و ئەقلیەت دەکەن لەبەر ئەوەی ئێمە چەند کێشەیەکمان هەیە. یەک لەوانە دەستوری عێراقی دەڵێ السوڵتە تەشریعیە، دەسەڵاتی تەشریعی لە چی پێک دێت؟ لە مەجلیس نواب و لە مەجلیسی ئیتحاد. تا ئێستاکە ئەگەر بێتە سەر دەستور ئەو مادەی دەستوری بە تەواوی تەطبیق نەکراوە. ئێمە لەبەرەوەی هەتا ئێستاکە ئەو فلتەرەمانی یەک فلتەرمان هەبوو لە سەردەمی یەکەمین ئەنجومەنی سەرۆکاتیش بوو لە سەردەمی کەمان جەلال لە یەکەم دەورەی سەرۆکاتی کۆمار کە بوو بە سەرۆکی کۆمار بە تەنها سەرۆک کۆمار نەبوو، ئەنجومەنی سەرۆکاتی دەڵێ تا دەورەیەک حەقی ئەویان هەیە کە نەقزی تەشریعاتی پەرلەمان بکەن، ئەنجومەنی نوێنەران بکەن، هەتا مەجلیسی ئیتحاد دروست دەبێت. چونکە تۆ لە هەر نظامێکی پەرلەمانی ئەگەر دوو ژوورت نەبێ، ژووری تەشریع و ژووری مەجلیسی ئیتحاد کە ئەو مەجلیسە فلتەری ئەو تەشریعاتانەیە ڕێگە نادا بۆ ئەوەی هیچ ینی با بڵێن ناعەدالەتێک دروست بێتن بە تایبەتیش لە وڵاتانەی کە فرەنەتەوە و فرەئاین و فرەمەزابن. بۆچی پێت هەڵەیە دابەشبوونەکانت بۆچی پێ هەڵەیە؟ بڵێ دابەشبوونی یەکێتی و پارتی بەسەر دووبەرەکەیە بۆچی پێت هەڵەیە؟ چونکە ڕایەکیش هەیە لە دابەشبوونیان لەوانەیە باش بێت
لەبەرەوەی هەر کامیان دەسەڵاتی بگرێتە دەست دوانێ بۆ کورد باش بێ هیچ نەوێ بلایەنێکی کوردی لەگەڵایە نامنەوەی تێناگەم لەبەرەوەی تا ئێستاکە ئەو مەفهومیەتی سەبارەت بە حەقی کورد وەکو میلەتێک وەکو نەتەوەیەک وەکو کیانێک کە زۆر ئێمە جیاوازیمان لەگەڵ بەشی عەرەبی عێراق هەیە ئایا ئێمە دەتوانین مافی حەقی چارە نووسمانە بێ بەرەو چێ دەڕۆین تا چ ئاقارێک دەڕۆین ئەوانە تەفاهم ناکرێت خەڵکەکی زۆر هەتا لەناو زۆربەی کوتە لە سیاسیەکان بە حکمی ئەوەی من نزیکەی 12 ساڵ زیاتر لە بەغدا بووم ینی ئەو معادلانە زۆر قورسە ڕۆژ بە ڕۆژ بەرەو قورستر دەڕاتن لەبەر ئەوەی خەتی یەکەمی کارەکان چین بەرەو قورسی یەک لەوانە خەتی یەکەمی طبقەی سیاسی لە عێراقا کشانەوە لە انتخاباتی سیاسی هەم زۆربەی زۆریان دۆڕان لە انتخاباتەکان دەنجانێنە خەڵکێک هاتۆتە پێشەوە ئەو خەڵکە تەفاهمێکی تەواوی بۆ ئەم مەسەلانە نییە ینی هەتا خەڵکی مەسەلەن لە ناو تەیاری سەدریش تەفاهمی ئەوە ناکە کە کورد مافی چارەنووسی خۆی هەبێتن دەڵێ دەبێت تۆ لە ناو عێراقا هەموو کێشەکانی خۆت لە ناو ئێمە بڕوامان بە عێراقێکی دیموکراتی فێدرالی هەیە ئەگەر بتوانێت ئەو دەستورە جێبەجێ بکات ئەوان بۆ بڕواان پێ نییە عقلێتی ئەو ڕوونیە ینی ساڵ لە پەرلەمان بوونە هەم ئەندامی پەرلەمان بوونە هەم ئەمینداری باڵێن پەرلەمان بوونە ینی بۆ چوونی ئەوان چی دەڵێن ئەوان تا ئێستاکە زۆر کەس هەیە ئەگەر لە بەرەو ڕوشمان پێمان نەڵێن لە پشتەوە هەوڵی ئەوە دەدەن مثلەن بۆ دانانی یاسایەکی تایبەت بۆ انتخاباتی کەرکووک ینی ئەوە دژە دەستورە ینی ئەلەوە ئیجماعی شیعی سونی لەسەر هەبوو ئیجماعی شیعی سونی من لە ناو قاعەکە بووم کە چۆن ئیدارەی ئەو مەلەفەیان کرد فەرزیان کرد ئەوە مخالفی دەستورە ئەو قانونێکە دایانە کە کەرکووک دابش کرێ بۆ 3 بەش زائدەن بەشی کەمە نەتەوەیەکان و یان خودکەمە ئاینەکان ئێوە مخالفی دەستورە ینی ئەو کاتی ئەمە انتخاباتمان ناوێت دەبێ مەقاعدی مەجلیسی محافظەی کەرکووک دابش کرێتن تۆ بتەوێت نەتەوێتن ئەوە مخالفی دەستورە ئەو کاتی تۆ لە ئەکسەریەتی ئەوە دەداتن کە کورد ئەکسەریەتە لەوێ لە ناو شاری کەرکووکە دەتوانانی حەسمی هەموو مەلەفەکانی کە ئەوەی علاقی بە ئەنجومەنی پارێزگاوە هەیە و هەروها دەوریان لە مەسئلەی مادەی 140 و جێبەجێکردنی مادەی 140 ینی لە مستەقبلدا بۆ هەتا ئێستاکە ئەنجومەنی شاری کەرکووک تا ئێستا مەعەتەڵە تا ئێستاکە هەر وجودی نییە لەبەرەوەی لەوێ ئەو ئەنجومەنە مایەوە بۆ ماوەیەکی درێژ پاشینەکە هەڵبژاردن نەکرا ئەوە بوو ڕێفراندۆم کە بڕیاری ڕێفراندۆم ئەوە بوو هەموو ناوچە کوردستانیەکان و هەموو شارە کوردستانیەکان بەیەکەوە دەنجاندا لە 93 لە 100 زیاتر کە ببن بە نەتیجەی ڕێفراندۆمەکە کە ئەوە بوو کە نەتیجەیەکی زۆری ئیجابی فەوق العادەی هەبوو ئەوەش بوو بە مایە ئەوەی بۆ پرسی کوردەتەوێ بڵێ بۆ پرسی کورد چ هەردوو لایەنە کێشی ئەبێت چ سونەکان بێ هەمان بۆ چوونیان هەیە من بە تەوەقعی من هەمان بۆ چونیان هەیە ینی لە حدودی عام هەموو بۆ چونەکانیان هەیە ئێمە ئەگەر من بەڕاستی من پێم وایە فیدرالیەت بۆ عێراق دەست نادا کۆنفیدرالیەت ئێمە دەبێت جەخت لەسەر کۆنفیدرالیەت بکەین من لەوانەیە لە کەسە یەکەمەکانی کوردستان کە داوای کۆنفیدرالیەتم کردووە لەبەر ئەوەی نەکورد بە حکومڕانیەتی شیعرازی دەبێت دەتوانێت ناکرێت تۆ ئێمە لە نەشیعش بێ ئێمە بۆیە دەبێت کۆنفیدرالیەتەکە بێت کە 4 بەش بێ عاصمە بەغدا بمێنێتەوە وەکو تەمسیلی هەموو لایەکان بکە لەبەرەوەی ئێمە ناتوانین ئێستاکە لە حەدی لە حاڵی حاضر بتوانین ئیعلانی دەوڵەت بکەین لەبەرەوەی ئێمە هەمومان دەزانین مەسئلەی دروستبوونی دەوڵەت پێویستی بە یەک مەجموعە شتێ یەک لەوانە هەماهەنگی ناوەخۆیە کە تا ئێستاکە بەڕاستی بەداخەو لە مەد و جەزردایە لە هەڵکشان و لە داکشاندایە ئەوە ینی بەڕاستی شتێکی زۆر گرنگە من لێرەوە لەو منبەرەوە داوا دەکەم لە جەنابی سەرۆک بارزانی داوای مؤتەمەرێکی وەتەنی بکە لەو مؤتەمەرە وەتەنی ئێمە ئیتفاق لەسەر مەلەفی دەستوری هەرێم بکەین پاشەینەکە ئێمە بە یەک مەلەف بۆ بچینە بەغدا حتا بۆ هەموارکردنی دەستوری عێراق سپاس بۆ بەڕێز ئەیاد حاجی نامق ئەمینداری پێشووی پەرلەمانی عێراق کە لەگەڵمان بووی بەخێر بێی زۆر سپاس